ئایا بۆچی میلەتی ئێمە تا ئێستا نەیتوانیوە تەنانەت بە حوکمی ذاتیش بگات، تەنانەت ئەو مەبەستە گچکەشوە دەست بێنێت، نەک مافی چارە نووسن، نەک دەوڵەتی سەربەخۆ. دەبێ بزانین کە یەک نەبوون، یەک دەنگ نەبوون، یەک ڕیز نەبوون، خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردی شکاندووە. کۆمەڵی ئیسلامی کوردستان کە هەمیشە خاڵی گرنگی استراتیژی کارکردنی بەدەستێنانی مافەڕەواکانی گەلی کورد بووە وەک قەوارەی سەربەخۆ، نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو سەربەخۆیی بووە بۆ پارچەکانی تریش. ئێمە وەک کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆمان هەڵبژارد بۆ ڕاگەیاندنی ئەم پرۆژەیە، پرۆژەی هەوڵدان بۆ بەدەوڵەتکردنی هەرێمی کوردستان. پرۆژەی هەوڵدان بۆ بەدەوڵەتکردنی کوردستان لە ساڵی 2014 لەلایەن کۆمەڵی ئیسلامیەوە ڕاگەیەنرا و هەرەو کاتەش لە پرۆژەکەدا ئەو کۆسپانە بە ڕێگەچارەوە خرانە ڕوو کە ئێستا هەرێمی کوردستان پێوەی دەناڵێنێت. ئەوەشی لایەنە سیاسیەکان لە کۆبوونەوەکەی پیرمامدا بڕیاریان لەسەرداوە پێشتر و بە شێوازە یاساییەکەی لە پرۆژەکەی کۆمەڵدا خراوەتە ڕوو کە پێکهێنانی ئەنجومەنێکی نیشتیمانی بوو بۆ کارکردن لە ڕووی دیبلۆماسی و یاسایی پرسی سەربەخۆیی و وروژاندنی ئەو پرسە لە پەرلەمانی کوردستان بە پێی یاسا. کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری و هاوڕا و هاوبیرەکانی لەم بوارەدا داوای دامەزراندنی ئەنجومەنێکی نیشتیمانی دەکا بۆ ئەم پرسە، تاکو ئەوان لە بواری دیبلۆماسی و یاسایی و عەلامی دەکات لەسەر کەیسە بکەن لە نێوەندە دەوڵەتی و جیهانیەکاندا. چوار، لە پەرلەمانی کوردستاندا کە نوێنەر و متمانە پێدراوی خەڵکی کوردستانە ئەم کەیسە دەوروژێنن هەوڵ دەدەن بە ڕێگای یاسایی شەرعیەت وەربگرێت. دیاریکردنی ڕۆژی ڕیفراندۆم لای بەشێک لە سیاسیەکانی کۆبوونەوەکەی پیرمان بۆ سەربەخۆیی نییە و زۆرێک لە شارەزایانیش دەڵێن ئامانج لەو ڕیفراندۆمە تەنها پەردەپۆشکردنی قەیرانی سەرۆکایەتی هەرێم و دارایی و پەخستنی پەرلەمانە. با بڕوای یاساناسانیش ڕیفراندۆم پێویستی بە ڕێوشوێنی یاسایی هەیە کە بڕیارەکانی پیرمان بۆ ڕیفراندۆم یاسایی نین و کۆمەڵی ئیسلامیش جەخت لەوە دەکاتەوە لە 100% لەگەڵ ڕیفراندۆمێکن بۆ سەربەخۆیی بێت و بە پێی یاسا و لە ڕێگەی دامەزراوە شەرعیەکانەوە بێت. ئێمە لەگەڵی داین 100% ئەوە تێبینی یەکەم. تێبینی دووەم، بەڵام ئێمە پێمان وایە کە ڕیفراندۆم ئەگەر بۆ ئەوە بێت کە ڕاگەیاندنی سەربەخۆیی بەدوادا بێ، پێویستە زەمینەسازی بۆ بکرێ و ئێمە وەکو هەرێمی کوردستان چەند ئاستەنگێک هەیە ئێستا کە ئەگەر بێت و لایەن نەبەین پێمان وایە ڕاگەیاندنی سەربەخۆیی بۆمان سەروبەر ناگرێت. یەکێک لەوانە ئێمە پێویستە دامەزراوەکانی کە هەمانن و لە کار خراون یاخود زیانیان پێگەیەندراوە، مەبەست پەرلەمانە، حکوومەتە، دامەزراوەکانی دی وەکار بخرێنەوە. کۆمەڵی ئیسلامی وەک چۆن لە ڕابردوودا خەباتی چەکداری لاپێنا و ئازادی گەلی کورد کردووە و ئامانجیشی گەیشتن بووە بە مافی ڕەوای گەلی کورد، بەردەوامە لە خەباتی مەدەنی و یاسایی و سیاسی بۆ گەیشتن بە خەونی سەربەخۆیی و دووپاتیشی دەکاتەوە بە یەکڕیزی و یەکدەنگی و خزمەتی خەڵکی بێجیاوازی قەوارەی سەربەخۆ بەدەست دێت، نەک برسیکردنی خەڵک و قۆرخکردنی دەسەڵات و ئامانجی حیزبی.